دەنجی ئەمریکا بۆیە دانرا تا شێوەی ژیانی ئەمریکایی و بەها ئەمریکاییەکان و ئەو دموکراسی ئەمریکا باوەڕی پێێتی بتوانێت بگا بەگوێی هەموو دنیا بۆیەش نەکەر بە زمانی ئینگلیسی بەڵکو بە زمانەکانی تر بڵاو دەبێتەوە بۆی بتوانێت بە هەموو نەتەوەکانی دنیای بگەێنێ و لە لایەکی دیکەشەوە بۆ ئەوە بوو کە دەنجی نەتەوەکبکراوەکان بتوانێت لەوێدا ڕنگ بداتەوە بتوانێت باز بکرێ و بێتە ئارا ئەوانەی لە هیچ کوێ دەنجیان نییە. ئەمە دیارە هەردووچیان جێی دەستخۆشین و پێم وایە تا ئێستا خزمەتێکی باشی لە دنیادا کردووە بەڵام بە تایبەتی من بە کوردی و فارسیەکەی زۆرتر ئاشنام و هەردووچیانیش دیدارم لەگەڵیان بووە و لە نزیکەوە تێکەڵ بووم لەگەڵیان. ئێستا کە بەشی کوردیەکەی باس بکەین من پێم وایە لە سەردەمێکدا کە کورد دەنجی زۆر کەم بوو لە دنیا و میدیاکان کەم بوون دەستگاکانی ڕاگەیاندن کەم بوون و ڕادبێژە وەختی زۆر گرنگ بوو خەڵک زۆری گوێ لێ دەگرت لەو بارودۆخەدا دەنجی کوردی ئەمریکا دەورێکی زۆر چاکی جێراوە بۆ ناساندنی کورد هەموو کورد گەیاندنی دەنجیان بە دنیا و بە نێوخۆیان. ئەوەی کە جێی سەرنجە بە بڕوای من ئەوەیە لە قۆناغی ئێستادا حەقە دەنجی ئەمریکا نەکە ڕادوێ بێ یاخود بەرنامەهایەکی هەبێ لە بیدا بەم تەلەڤیزیۆن و ئەو تەلەڤیزیۆن بەڵکو وەکو فارسی و وەکو عەرەبی دەنجی ئەمریکای کوردیش VOA کوردیش دەبێت بە تەلەڤیزیۆن بێ. من دەزانم بەعزێک لە مدیرانی پێشووی دەنجی ئەمریکا ئەو هەوڵیاندا بوو کە بیکەن بە تەلەڤیزیۆنێکی بە تەواوی داوا دەکەم مدیری ئێستاش ڕەنگبەویش لەو هەوڵەدا بێ ئەگەر نەشکراوە بکرێ